بەمەبەستی ئامادەکاری بۆ هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز چەند کۆبوونەوەیەکمان ئەنجام داوە لەوانە کۆبوونەوەی لیژنەی ئەمنی و کۆبوونەوەی لیژنەکانی قایم قامێت لەگەڵ بەڕێزان سەرۆکایەتی شارەوانی و دەستەی گەشت و گوزاری هەڵەبجە بەڕێوەتی گەشت و گوزاری هەڵەبجە بۆ ئامادەکاری و پێشوازیکردن لە میوانانی بەڕێز و ئەو پێداویستیانەی کە پێویستە لەم بۆنە پیرۆزەیە ئامادەکاری بۆ بکرێت. بێگومان لیژنەی ئەمنی کۆبوونەوەی خۆی ئەنجام داوە و هەموو ڕێکار و شوێنەکان گیراوەتە بەر لەوەی کە لە ڕووی هاتوچۆوە بێگومان لە ڕۆژانی جەژنە هاوڵاتیان بۆ سەردانیکردنی سەرقەبران و شوێنە گشتیەکان و پارکەکان و شوێنە گەشتیاریەکان هاتوچۆیەکی زۆر ئەبێ. هەموو ئامادەکاریەک ئەنجام دراوە لەگەڵ ئەوەشا لەگەڵ بەڕێوەبەرایەتی ناحی خوڕماڵ و ناحی بیارە گفتوگۆ کراوە بۆ ئەوەی هاوکار بن لەگەڵ دەستەی گەشت و گوزار و شارەوانی بۆی ئامادەکاری بکەن بۆ ڕێوشۆنانێک ئەگیرێتە بەر بۆ هاتنی میوانانی بەڕێز لە ناوچەکانی کەی هەرێمی کوردستانەوە و هەروە لەو میوانانش کە لە ناو هەرێمی کوردستانەوە سەردانی پارێزگای هەڵەبجە ئەکەن.